سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە شاشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پێیەمەوە بە یارمەتی خۆی گەڕۆ پاشە ناوکارانم بووینەوە میانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامی تۆ بەڕێزان لە هەر جگایەکن ڕێز و سڵاو و خۆشەویستی ئێمەتان ئاراستە بێت بۆ جارێکی دیکە و لە بەرنامەی دووهەمدا لە ناحیەی خوڕماڵەوە پەیامێکی دیکەی هاوڵاتیان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە لەم ناحیە خۆشەویستەوە لە ناحیەی خوڕماڵەوە هاوڵاتیان دەدوێنینەوە بۆ گواستنەوەی پەیامێکی دیکە بۆ سەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام بەڕێزان لەم بەرنامەیەشدا دەمانێت گفتوگۆ بکەین دەربارەی ئەوەی ئەو تەبایەی کە لە نێوان هێزەکانی پێشمەرگەدا هەیە لە بەرەکانی جەنگ بە جۆرێ بەبێ جیاوازی دەنگ و ڕەنگەکان تێدەکۆشن لە پێناو بەرگەریکردن لە خاکی پیرۆزی کوردستان لە پێناو ڕزگارکردنی هاونیشتیمانیانی کوردستان لە پێناو بەرگەریکردن لەسەر و ماڵ و شەرەفی خەڵکی هەرێمی کوردستان کە پەیامێکی زۆر جوانە و کە ئاکارێکی زۆر جوانە و کە ئەو پەڕی ژیان دۆستی نێوان برا پێشبەکەمان دەرئەخات بەبێ جیاوازی دەنگ و ڕەنگەکان بەبێ ئینتیمای حیزبی هەمویان پێکەوە لە پێناو بەدەزێنانی ئازادی و سەربەخۆیی و پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان تێدەکۆشن دەمانەوێت ئەم تەبایە بگوازینەوە بۆ نێوان لایەنە سیاسیەکان بە جۆرێک لایەنە سیاسیەکان دەرزێک وەربگرن لە برا پێشبەرگەکانەوە هەمویان پێکەوە تەبابن هەمویان بەرژەوەندە حیزبەکانە وەلا بنێن و لە پێناو یەکخستن و یەکڕیزی ماڵی کوردیدا تێبکۆشن ئێمە دەمانوێت پەیامەکان بەو جۆرە ئاراستە بکرێت کە یەکڕیزی برا پێشبەرگەکانمان لە بەرەکانی جەنگ بگوازرێتەوە بۆ یەکڕیزی سەرمێزی گفتوگۆی لایەنە سیاسیەکان و پێکەوە تەبابن پێکەوە کۆبنەوە پێکەوە دەست لە ناودەست هاوکار بن بۆ سەرخستنی کوردستان و بۆ خزمەتکردنی هاوڵاتیانی کوردستان فەرمون بە پێکەوە گوێبیستی وەڵامەکانی هاوڵاتیانی ناحیەی خوڕماڵ بین بابزانین سەبارەت بەم بابەتە پەیامەکانیان چییە فەرمون والله وبالله وطلاق بانتول قاطع قولت فرشتم من على كان والله وبالله وطلاق غصب بارع دو كسك يا وايكد هو حق دو كسبتين يا وايكد والله وبالله وطلاق ساعاتي ادرسم فرشتم والله وبالله وطلاق انه تنفروش من على كان محتاج واحتاج خوم نقصان من عالم نقصان جن نقصان حيش من مال روخاو دەبینی لە بەرەکانی جەنگ برا پێشمەرگەکان بەبێ جیاوازی دەنگ و ڕەنگ لە پێناو خزمەتکردن بە هاوڵاتیانی هەرێمی کوردستانە تێدەکۆشن ئەم یەکڕیزیە ئەم تەبایە چۆن بگوازینەوە بۆ نێوان لایەنە سیاسیەکان ئەوانش لەناوخواانە یەک بکەون ڕێک بکەون بۆ ئەوەی کە ژیانی خەڵک بەرەو باش بڕوات قسم بالله إله إلا الله قسم بالله إلا تنیا پێشمەرگە زیاتر زەرەرەکە کە زەرەر ناکە کەسوکاریان لەبەر سامرد کەسوکاریان محتاج واحتاج كسكريان داماو الآن يكيان من والله وبالله وطلاق بانتول قاطع قولت فرشتم من على كان خو حق دو كسبتين أواي كل بيامي
والله وبالله وتالله ساعاتي دسم فروشتم والله وبالله وتالله انه تنفروشت بو من على كان محتاج واحتاج خوم نقصان من من نقصان جن من نقصان حيش من مال روخاو اما وزعه خو حق مان بسنه بو خاطري قولي خوي لو كذا كواي كربي محتاجي ديناركم والله وبالله وتالله حز اكاب عالم في بزاني ثروتي من اوهز ديناريه 2000 في بيك يعني دا بحبه من على كانه والله وبالله وتالله والله وبالله وتالله خوا بارني بمليانه خوا بارني بمليانه من هي سي 4 سال دايره من دايره من هي كاكا يعني يا ربي بخير بين اما خوا ايوه بيويكا خوا او برا بيش من كان بيويكا بو خاطي لا اله الا الله خوا قالار يعني بي خوا محفوظ يعني كا خوا يا خوا باكو دايك يعني چاوی انا کی بمری هیچ پێشمەرگەیەک چۆن ئەو یەک ڕیزێ برا پێشمەرگان بگوازینەوە بۆ نێوە لایەنە سیاسەکان ڕێکەون بۆی کە ئیتر کەسانێکی وەکو تۆ ئاوا بەدەست نەبوونیۆ نەناڵێنێ لە ئێمە لە من بێ حەز ئەەکەم هەمویان ئاوانێ یەک ڕیز بن بۆ دەست بێنە بە ملیەکە دانیشین حکوومەتی عەدالەت دانیشە دەست برن بێ ملیەکە برا گەورەکەم بەخوا تا ماون ئێمە هەر ئاوین تا یەک ڕیز نەبێ هەر ئاوین تەفرەقە ژیانی تۆ گیانم ڕۆژە تەفرەقە یەک ڕیزی ماڵی کورد کە نەیانتوان یەک ڕیز بن ژیانی تۆ خەڵکانی تر گیانە بەم ئاستا ئەگە یەک ڕیز بن بەڵێ وەڵا ژیانی من باشە بێ بەڵێ وەڵا ژیانی عالەم باشە بێ ژیانی ئومەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم باشە بێ باوانە گەورەکەم کاکەی گیان ئەمان یەکێکیان منم ئادەی ئەتوانم کاسبی بکەم والله بلا وتالله ژنم نەخۆش خۆم نەخۆش ئاوافن عیبیشە بڕۆم سوال بکەم حکوومەتێک گەورە ببێ حکوومەتێک دەسەڵاتدار ببێ بچی سوال بکەی پێم عیبێ ئەمە پەیامی ئەم هاوڵاتیە بەڕێزەیە کە دەڵێت 34 ساڵ فەرمانبەری حکوومەت بووم لە ئۆقا بووم والله وبلا وتالله سەماح شەکەم نادەنێ کووە دەڵێت صاحبی 2000 دینارم لەم پارەیە یەکێکیانمدا بە حەبوو مناڵەکانم 1 دینارم حەزانم پێ والله وبلا وتالله ئێمە دەپرسین ئایا 1000 دینار بەشی چی دەکات بیدا بەچی تاکەی پێی بژی ئەمە ژیانی خەڵکە خواڵەگرێ ژنم نەخۆشمان ڕووخاوم وەرم تەواشێ ماڵەکەم بکەن برا پێشبەرگەکانمان لە بەرەکانی جەنگ تێدەکۆشن بۆی هاوڵاتیەکی ئاوا ژیانی خۆش بێت ئایا ئەگە برا پێشبەرگەکان بزانن ژیانی خەڵک لەم ئاستایە یا ڕەبی برا پێشبەرگەکانمان سەربەرز من لای خواوەی یا ڕەبی ئێوەی سەربەرز من ئەوانی سەربەرز من دەسەڵات هەیە کاکە گیان پارە زۆرە هەموو شتێ زۆرە نایدەن بە خەڵک هەر بەزیار بێت تۆی دەی وەکوم نا برا دەی وەکوم نا کابرای سەقەت ئەمە پەیامەکانی هاوڵاتیانە خۆتان بە چاوی خۆتان ببێنن ژیان چۆن دەگوزارێت لە ناحەی خوڕماڵ و لە شوێنەکان دیکەی هەرێمی کوردستان کاکە گیان هەتا پارەم نییە نانبسێن هەتا پارەم نییە تەماتە بسێن دەی خوا ڕابەرداریێت لایەنە سیاسیەکان بۆ یەک بکەون ڕێک بکەون داواکاریەکەم حکوومەت هەڵدەری لە خەڵکە بداتەوە داواکاری مەوەی تر قسەی تر بنێ بۆیان چۆن وەکو هێزی پێشمەرگە بە یەک دەنگ خاکی کوردستانە پارێزن هیوادارم لەسەرجەم لایەنە سیاسیەکان دانیشن وەکو برا پێشمەرگەکانمان شاربەشانی یەکتری لەسەر مێزی گفتوگۆ دانیشن و ئەم تەبایە پتەوتر بکەن و بۆ ئەوەی دژمن جارێکی تر زەفەر نەبا بەرامبەر خاکی کوردستان. یەکترازانی لایەنە سیاسیەکان پێدوانی ئەم قەیرانەی بەدوای خۆیان هێناوە بە تەئکید لە هەموو شوێنەکە لە هەموو وڵاتێکە ناکۆکی بینی ئەو وڵات ناکۆکی هەبێ بە تەئکید داوا قەیران دروستە بێت و کێشەی سیاسی دروستە بێت و هەروەکو ئێستا لە هەرێمی کوردستان ئەم هەموو قەیرانە هەمووی لە یەکترازانی لایەنەکانە بە تەئکید وایە.
چی بکرێ بۆ یەکڕێزی ماڵی کورد بۆ ئەوەی لایەنە سیاسەکان چیتر لە یەک دوور نەخەونەوە، چیتر لە یەک نەترازێن، چیتر ئەم ئەو بە بچووک نەزانێ و ئەو خۆی بە گەورە نەزانێت. هەموو تاکێکی کورد لەم کوردستانە خوێنی یاوە. با ئێمە یەکتری سفر نەکەینەوە بڵێن ئەم لایەنە ئەمەی نەکردو ئەمەی نەکردو. هەموو تاکێکی کورد دەجار خانووی ڕووخاوە، ماڵ ڕووخاوە، شەهیدی یاوە. هەر ماڵێک و شەهیدێکی یاوە، برای بێ، ئامۆزای بێ، ینی کەس ئەم دەستکۆتانە نەفرۆشێتەوە بڵێ بەهی خۆی دانێ، بڵێ ئەمە هی منە و ئەمەم کردووە. هەموو لایەنەکان بەشدارن لەم وڵاتەیە لە پرۆسەی سیاسیە. پێویست ناکە هیوادارم لایەنە سیاسیەکان بە یەک دەنگ لەسەر مێزی گفتوگۆ دانیشن و یەکتری سفر نەکەنەوە بڵێ ئەمە ئەمەی نەکردووە ئەمەوەی نەکردووە. بە تەئکید هەموو لایەنەکان هیلاک بوون بەدەم لە کوردستانەوە. هەموو تاگێکی کورد هیلاک بووە. ینی چەند ساڵ ئێمەی کورد بەدەست وڵاتە دراوسێکان و هەمومان زەفەرمان پێ بن ئەم لایەنە ئەو لایەنەکان. ئێمە هیوادارین لایەن سەردەم لایەنەکان داواکارین کە وەکو هاوڵاتی لەسەر مێزێکی گفتوگۆ دانیشن و فەرقی سەوز و زەرد و پرتەقاڵی و قاوەی ئەم ڕەنگانە نەمێنن، هەمووی بە یەک دەن. برا پێشمەرگەکانمان لە بەرەکانی جەنگ دڵسۆزانە گیان لەسەر دەستانە تێدەکۆشن لە پێناو خاکی پیرۆزی کوردستان و خەڵکەکەیدا. چۆن ئەم تەبایی و یەکڕێزیە بگوازینەوە بۆ نێوان لایەنە سیاسیەکان و ئەوانیش ڕێک بکەون. وەڵڵی ئێمە حەزەکەن ڕێکەون بۆ خۆیان، ئێمە ئیسراحەتەکەن و ئێمەش ژیانمان باشە بێ و ئاوا بازارەکرێتەوە بۆمان و فێرە دیانش بە کیلۆ تەماتەوە ناڕوە پارە نییە ویان کردۆ بەم خەڵکە خەریکە خەڵک تەواو شێتە بێت لێ شێواوە خەڵک بەمدا بۆدا حی ئەتوانین لە ڕێنەکەوتنی لایەنە سیاسیەکان وای کردووە کە خەڵک ژیانی بەرەو خراپی بڕوا. وەڵی خراپترە ڕوە ئەگە ئاوا بڕن ئەمان خراپترە ڕوە. باشە تۆ پێت وایە بۆچی لایەنە سیاسیەکان ڕێ ناکەون؟ وەڵی لە تەماحی یەکتری نام ڕێک ناکەوە ڕێک ناکەوتەوە هەموو بۆ خۆیان ڕاکێ. ئەگەر ڕێک نەکەوتن پێت وایە ژیانی خەڵک بەرەو خراپتر بڕوا؟ وەڵا خراپترە ڕوە ئەوە تاکید خراپترە ڕوە ئەگەر ڕێک نەکەن خراپترە ڕوە باش نات. داواکاری چییە؟ وەڵات داواکاری ماوە باشەمە خۆیان ڕێککەون ئاوا کوردستانمان بە ئیسراحەت بژین وەکو برا بژین وەکو ئەم بازارە بکرێتەوە و دێ بازاری کاکەتەوە ئیبادەی بووینێ من هیچمە بۆ ناڕوە. بە ڕێککەوتنی لایەنە سیاسیەکان کێشەکان کۆتایی دێ؟ وەڵی ئاوا کورد ئاوا بڕوانە بەخۆ بڕوان ناکەمەیە حاوە. ئەمە پەیامەکانی هاوڵاتیانە کە پێیان وایە یەکڕێزی برا پێشبرگەکانمان لە بەرەکانی جەنگدا جوانترین پەیامێکە کە ئاراستەی دەسەڵاتداران و بەرپرسانی هەرێمی کوردستانی دەکەن. پەیامێکە لەوانەوە بۆ بەرپرسەکان بۆ لایەنە سیاسەکان پێیان ئەڵەن ڕێکەون چونکم ئێمە لێرە ڕێکین ڕێکەوتوین بێلایەنین تەنها لە پێناوی خاکی پیرۆزی کوردستان و خەڵکەکەیدا بەبێت جیاوازی دەنگ و ڕەنگەکان خەبات دەکەین و تێدەگۆشین و بەرامبەر دوژمن دەوەستینەوە. ئێمە هیوادارین تەبایی و یەکڕێزی لایەنە سیاسیەکان بە جۆرە بێت چاو لە پێشمەرگە بکرێت. ئەو تەبایی نێوان هێزەکانی پێشمەرگە بگوازرێتەوە بۆ سەر مێزی گفتوگۆی لایەنە سیاسیەکان و لایەنە سیاسیەکان چیتر ناتەبا نەبن، چیتر لە یەک نەترازێن، چیتر بەهۆی ناتەبایی و نایەکڕێزی و ترازانیانەوە ژیانی خەڵک بەو جۆرە نەڕوا کە ئەم بەڕێزە دەڵێت لە بەیانیۆ دانیش بە دیار تۆزێک تەماتەوە تا ئێوارە سەرف نابێت. هیوادارین یەکڕێزی ماڵی کورد دەست پێ بکات. ئەگەر چی تا ئێستا یەکڕێز نەبوون لە ئێستاوە یەکڕێز بن بۆ ئەوەی ژیانی هاوڵاتیان لە نەهامەتی ڕزگاری بێ چونکە بە پێی وتەکانی هاوڵاتیان نایەکڕێزی نێوان لایەنە سیاسیەکان وای کردووە کە خەڵک ژیانی بەم ڕۆژگارە بکات. ئەگەر هاتوو ئەوان یەکڕێز بن خەڵکی ژیانی دەگەڕێتەوە دۆخی جاران و ژیانی بەرەو باشتر دەڕوات. برا پێشمەرگەکان لە بەرەکانی جەنگ دەست لە ناودەست گیانفیدایانە تێدەکۆشن لە پێناو پاراستنی سەر و ماڵ و خاکی ئەم کوردستانە لە پێناو شەرەفی کورد و کوردستانە بەبێ جیاوازی ڕنگ بەبێ جیاوازی ئینتیما چۆن بتوانین ئەم ئینتیمای ئەم یەکڕێزیە بگوازینەوە بۆ سەرمێزی گفتوگۆ بۆی لایەنە سیاسیەکان یەکڕێز بن تەبابن. بڵێ ئەبێ بە هەمومانەوە بە یەک دەنگ دەست لە ناو دەست بە دڵێکی ساف لەگەڵ یەکترا برابین تەبابین
تا ئێمە لەناو خۆمانە تەبابی ئەوانیش تەباترە بن. بەڵێ یەکترازانی لایەنە سیاسیەکان کە ڕێک نەکەوتون تا ئێستا پێدوانی ئەم قەیرانەی بەدوای خۆیان هێناوە. ئێمە ئومێدەوانین ڕێککەون، ئومێدەوانین ڕێککەون قەیران ئەوان ڕێککەوتنەکان ڕێک بکەون قەیرانەکەی ئاسانترە بێشەڵە. بەشێک دەتوانین بڵێن لە قەیرانەکانی هەرێمی کوردستان ڕێک نەکەوتنی لایەنە سیاسیەکانە. وەڵاهی تاسیری هەیە بەڵام بۆ شێوەیش نییە. بۆ شێوەش نییە کە هەمووی قەیرانەکە لێترازانی لایەنە سیاسیەکان بێت. چۆن بتوانین یەکیان خەینەوە، چۆن بتوانین یەکگرتوومن لەناو خۆیانە بۆ ئەوەی کە زیاتر بتوانین لایەنی کوردی پتە بێت بەهێز بێت لە بەردەم دوژمنەکانمانە بۆی چیتر جارێکی تر دوژمنەکان زەفەرمە پێ نەبن بەچی ئەکرێمە؟ وەڵا بە برایەتی یەکترە بێ خۆشحاڵی بە ڕێکەوتنیان ئومێدەواریشیان ڕێکەون هەوڵیش هەدەنی کە بە ڕێکەوتنیان ئینشاءڵڵا. ئەگەر وەکو برا پێشمەرگەکان چۆن بەبێت جیاوازی تێدەکۆشن لە پێناو خاکی کوردستانە لایەنە سیاسەکانیش ئاوە تێ بکۆشن پێ دوایە کورد ئیسادێکی باش بکات؟ ئەبێ ئینشاءڵڵا ئەبێت ئینشاءڵڵا ئینشاءڵڵا ئەبێت. لە هەموو قیادە حیزبیەکان یەک بگرن تەنەزول لەوە بگرن کە مەسلحەتی میلەت بزان لە چیایە. میلەت چاوەڕوانی دەستی ئەو قیادەی ئەو حیزبانەیە. قیادەی هەموو حیزبەکان تۆن چارەسەری کێشەی نەبوونی و مەشاکیلی ناو میلەت بکەن. میلەتی ئێمەی چاوەڕوانی دەستی ئەوانە تەنیا ئێمە هەر ئەومان گەرەکە چارەسەرێک بۆ ڕێکەوتنی هەر هەمویان بدۆزن ناویەکە. پێ دوایە بۆچی ڕێناکەون؟ وەڵی تموحی دەسەڵاتە هیچی تر نییە. هیچ کەس بۆ خۆی ئێستا وای لێ هاتووە ئەو ئەڵێ منم ئەو ئەڵێ منم ئەوەت لەنەوەیەکە ڕێک ناکەونەوە احترام بە سیاسەتی یەکتر ناکەن هەتە ناوەی ئێستا من خۆم پێشمەگەیەکەم وڵای هەل لە ئاستی خۆمە داواکەم هەمویان یەک بگرن واز لە دەسەڵاتێکی تاکڕەوی بێنن واز لە هەموو شتێک بێن کە بتوانن ئیدارێکی ڕێکوپێک ئیدارێکی یەک ئیدارەی بەرمەڕێەوە نەک سلێمانی ئیدارەیەک بێ چی ئیش بۆ خۆیەکە هەولێر دۆک ئیدارێک ئیش بۆ خۆی بکە. تۆ پێشمەرگەیەکی تا چەند تەبایی لەناو هێزەکانی پێشمەرگای بەدیەکەی؟ وەڵی لەخوا بەزە تەبایەکی زۆر باشەیە بێ مشکیلەیە ینی کام شوێن ئەڕۆی کام بەقەڕی حیزبەکانە ڕۆی وەکو پێشمەگە هەمووی داواکاری ئەوەیە کە یەک قیادە بێ یەک حیزب بێ یەک حکومەت بێ یەک ئیدارە بێ. بگوازینەوە بۆ سەر مێزی گفتوگۆ و لایەنە سیاسەکان لەسەر ڕێکەون پێ دوایە ژیانی خەڵک بەرەو باش بڕوە؟ حتمما ئەو گفتوگۆ بۆسخەنەسە یەک مێزە ئەو حیزبیش هەیە مانوو نییە زەحمەتی نەکێشاوە ئەوێ هەر خۆی بێ بەڵام ئەوە جەماوە دەتوانێت ڕێی بۆ بدە ڕێی بۆ نەدا تێگەی داواشم لە هەر هەمویانەیە وەکو خۆم بستنسە مێزی گفتوگۆ چارەسەرێکی ئەم بێ دەرامەتی و بێ مشکیلانە بکەن. ئێستا تۆ بەرمێنە نەوتی هێناوە بۆ من 48,000 ئەگە حکومت بێت بۆچی 48,000 بێت بۆ ئەبێ 48,000 بەربی لە نەوت کە خۆی بە حکومەت ئەزانێت حەقەت یانی. ئەگەر لایەنەکان ڕێنەکەوتن و زیاتر لە یەکترازان پێ دوایە ژیانی خەڵکی بەرەو خراپتر بڕوە؟ حتمما لێبێ ئیدارە وابێ خراپتر دابەزیژای وە فەرموو مەکتەب چەنە دواکەوتووە ئێستا من گیرم خواردە تەلەبەکان و نازانم ئەو تەلەبانە چی لێکەم ئەگەرەکم ئیدارێکی ڕێک و پێکبێ بۆ لە دۆکە هەولێر هەیە لێرە بۆ نییە داواشان لەکەن ئەم کێشانە چارەسەر بکەن بە تایبەتی ئەم تەلەبانەی ئەمڕۆ. بەڕاستی خۆی ئەم وەزعا بە تاک چاک ناکرێت ئەبێت تاکە بەرپرسەکانمان چاکە نەک تاکێکی هاوڵاتی وەکو بنی بێتە سەڵات ئێمە لێرە هەر وتەمان پێدرێت. منی بەبەستم ئەوەیە ئەوان بەچی ئەکرێت ئەم کارە بکەن؟ وەڵی هەموو شتێک لە دنیا هەر بە گفتوگۆ چارەسەر کراوە بە قەڵەم و بە گفتوگۆ ئەبی ئەوانشکۆ بنەوە و ئەم وەزعە چاکەن ئێمە ڕۆڵەکانمان لە بەرەکانی شەڕن هەنەی پێویستیانە لە ناخەوە نائارامن بەس ناچاریشن ئەم وەزعەمان بۆ چاکەن ناچارن ئەو مەنتیقانە ئازادکەن هەندێکیان بە ناچاری ئەیکەن هەندێکشان لە پێناوی نیشتیمان ئایکەن ینی ئەم وەزعابی بچەوە سەر مێز بەرپرسەکانمان دانیشن ئەم وەزعە باشکەن خەڵک تاوە بێزار بوو خەڵک تااقەتی نەما خەڵک بە ناچاری ئەژی ئەوەی هەیبوو ڕۆشت ئەوەی هەیبوو ڕۆژ بۆ دەروی وڵات ئەوەی شیکەنەیەتی بە ناچاری لە نیشتیمانەکە دانیشتووە چاوەڕانی ئەم وەزعەیە باش بێت. ئەوەی کە لایەنە سیاسیەکان تا ئێستا ڕێک ناکەون و لەیەک ئەترازین زیاتر پێدوانیە بەرهەمی ئەو لێکترازانە ئەم قەیرانەی بەدوای خۆیان هێناوە؟ بەتەئەکید ئەم قەیرانە عنی هەمیە خۆی حیزبەکان لە ناو خۆیان ناجیابوونەتەوە ینی ئامادەنی ئەم وەزعە باشکەن ینی هیچ حیزبێک ئەمن نایە بۆ ئەو نایەتە پێشەوە بۆ ئەم هیچ چاوەڕین ئەم وەزعە باش بێ خۆشیان ینی وەزعەکان پێ باش ناکرێت. زیاتر لێکترازانی لایەنە سیاسیەکان و ناکۆتی نێوانیان
پێدوانی ژیانی خەڵک بەرەو خراپتر بڕوە بەتەئەکید ئەگەر وا بڕوات عنی مەسەلەیە گەڵێ ساڵ بە ساڵ خۆزگم بەپار بەتەئەکید ئەم وەزعەوای لێ ساڵێکە خۆزگەوە ئەم ساڵە خوازیت عنی ئەگەر وا بڕات چاوەڕانی باشیان لێ ناکرێت بەس هیوادارین بیرە بکەن و لەم خەڵکە تاو بێزار بۆ تااقەتی نەما گواستنەوەی پەیامەکانی پێشمەرگە بۆ سەر مێزی گفتوگۆ گواستنەوەی یەکڕێزی و تەبایی ئەوان نێوماڵی کوردی چاک ئەکا بەتەئەکید پێشمەرگانی پێشمەرگە لێرا سمبولی کووردە پێشمەرگە عنی هەموو ئاواتێکی پێشمەرگە ئەوەیە لە بەرەکانی شەڕا حیزبایەتی نییە لە بەرەکانی شەڕا پێشمەرگە هیچ حیزبێک نییە ئەوان لە دوو قۆڵەوە شەڕەکان بۆ نیشتیمان شەڕەکان بەس کەیتەوە ناو شاروێتەوە ناو حکومەتی هەرێمی کوردستان لەوە حیزباتی دروستە بێت پێشمەرگە هەموو هەولێکیان وەزع باشکە داواکاری چی بەڵای داواکاریمانێ وەزع باش بێت و ئەم خەڵکە بێزار بۆتەوە برا پێشمەرگەکانمە لە بەرەکانی جەنگ گیان لەسەر دەستانە تێدەکۆشن بۆ پاراستنی خاکی پیرۆزی کوردستان و سەر و ماڵی هاوڵاتیان چۆن بتوانین ئەو تەباییە ئەو یەک ڕیزەی هێزی پێشمەرگە بگوازینەوە بۆ نێوان لایەنە سیاسەکان و نێوماڵی کوردی پێک بخەین بەخێر من خۆم پێشمەرگەم سڵاو و حرمەتی شمەیە بۆ تەواوی پێشمەرگە چاوی یەک بە یەکیان ماچەکەم لە پێناو خاکی کوردستانە هەوڵ و تێکۆشان و خەباتەکەن هەمومان بە یەک ڕیزی بەڵام مێدم وایە هەمومان بە یەکدات نەگەمە یەکێتیۆمە پارتیۆمە کۆمەڵامە شوێعیەمە لایەنێکی کەیە هەمومان بە یەک دەست و بە یەک گیان فیدایی هەوڵ بدەین و تێ بکۆشین بۆ ئەم هەرێمی کوردستانە باشکم چاکیکەین کوێ پێشمەرگەی لیوای پێنجی پیادە کوێ دەوامەکەی پێشتر لە جەلەولاتە مەلا عەبدوڵڵا ڕۆشتین ئەو هەموو چەندین برای پێشمەرگەمان لەگەڵمانە شەهید بووە ئەم یەک ڕیزیە چۆن بگوازینەوە بۆ سەر مێزی گفتوگۆی لایەنە سیاسیەکان بەچی ئەکرێت هەموو جار بە گفتوگۆ ناگوازرێتەوە ئەبێ خەباتکەین ئومێدمان وایە بە گفتوگۆ بکەونە ڕێکەوتن ئەگەر نەکەوتنە بێ بە هێز و باز و بیانگەینە ڕێکەوتن جەماوەر هێزیان لێ بکە زەختیان لێ بکە بۆی کە بیانگەێنە قەنەعەت تاکو یەکەون بەندێکی کوردیە ئەڵێ ماڵەکەی پڕبوو لە ڕازیانە بەڵام بە سگێشە مرد خاکەکەی ئێمە پڕە لە بەرەکەت پڕە لە کانزای زۆر بە نرخ هەموو وڵاتان چیان لە حکومەتی ئێمە کردو هەرێمی کوردستان کردو بەڵام خۆمان ئێستا بژێوی ژیانی خەڵک بینە چەندێک خراپە ئێستا من برادێکم لابوو لەویا ئەمڕۆ نەودرا لە خورماڵە وتی وەڵاهی پارەی بەرمی لە نەوتم پێ نەبووە وەریگرم لە ڕاستیە ئەگەر سەری هەر ماڵێ بکە یا سەری هەر بنەماڵێ بکەی دەبینی پێشمەرگەیەکی هەیە یا یەکێتی یا پارتیە یا سەر بە هەر حیزبێکی تر هەبێت و بەرگری لە خەباتەکە هەمووشان کۆ بنەوە لەسەر یەک سفرە و یەک عایلە پێکەوە تەبان و هیچ گرفتێکیشان نییە بەڵام ئەمە یعنی کار ئاسانی کار ئێشێکی ئەوێ بۆ ئەوەی ئەو تەبایە بگوێزرێتەوە بۆ سەر مێزی گفتوگۆی لایەنە سیاسیەکان و ئەو تەباییە ببێتە هەوێنێک بۆ کۆمەڵگە ئەویش چۆن دەبێ ئەو لایەنە سیاسانەی کە هەنەوانی کە بەرپرسن لەسەر مێزی دەسەڵات دادەنیشن دەبێت بەڕاستی چاو لە ئەو خەڵکە بکەن لە خوارەوە بزانن بۆچی ئەوان تەبان و ئەوان لەسەرەوە ناتەبان لە کاتێکدا ئەوان خۆیان بە خاوەنی ئەمانی شەزانن لە خوارەوە ئەمە ینی ئیشێکی زۆر قورسیش نییە بریتێ لەوەی کەوا ئەوەی کە ئەوان پێڵێن دەسەڵات بیخەنە لاوە بێن خزمەتی میلەتەکەیان بکەن کاتێک کە ویستی خزمەت بکە خۆی بۆ خۆی دێتە سەر سکەی ئەوەی کەوا تەبایی دروست بێت یعنی هەر کەسە و هەر لایەنێک بۆ خۆی نیەتی خزمەت بێ بۆ میلەتەکە
بەرژەوەندی میلەتەکەی پێش مەسلحەتی خۆی بخا پێش مەسلحەتی لایەنەکەی بخا خۆی بۆ خۆی دەگاتە تەبایی. ناتەبایی لایەنە سیاسیەکانە وای کردووە کە خەڵکی هەرێمی کوردستان ئابەم دۆخی ئێستا بگە؟ بێگومان وایە ئێستا بۆ هەر بابایەکی سەر بە لایەنێکی سیاسی کە سێرەکەی تەوجیه لە لایەنە سیاسیەکەی وەرەگرێت کاتێک کە دەبینێ کەسی یەکەم یا دووەم یا سێم لەسەرەوە ناتەبان ئەو ناتەبایە بەرەبەرە دێتە خوارەوە وەک پێیژەیەک وایە یعنی ئەگەر یەکەم قادرمەی لەسەرەوە شکا ئیتر قادرمەکانی تریش بەرەبەرە دانەدان و دوو دەشکێن ئەمیش بە هەمان شێواز وایە کاتێک ئەوان ناتەبان ئەو ناتەباییە دێتە خوارەوە بۆ ئەفرادەکانیشان کە هاتە خوارەوە بۆ ئەفرادەکان سەرەکە هەموو کۆمەڵگە ناتەبایەت یا دروست دەبێت. ئەگەر هاتوو لایەنەکان ڕێک نەکەوتن تەبا نەبوون ئەو هەڵوێستەی پێشمەرگیان نەگواستەوە بۆ نێوانی خۆیان و ڕێک نەکەوتن و یەک ڕیزی ماڵی کوردیان پێ ڕێک نەخست پێدوانێ ژیانی خەڵک بەرەو خراپتر بڕوا. بێگومان وایە یعنی ئاژایی و پشەوی لە هەر شوێنەکە هەبێ عایلەیەک بێ یاخود وڵاتێک بێ یاخود حیزبێک بێ ئەو حیزبە یا ئەو وڵاتە بەرەو پەرتەوازەی ئەڕوا یعنی پەرتەوازەی ڕووەکاتە هەموو جمگەکانی وڵات چ دەسەڵات بە یا دەسەڵات نەبێ یعنی ئەو ناتەبایە وا دەکا کە ئەو وڵاتە بەرەو شپرزەیی بڕوا و بەرەو داڕمانێکی یەکجارێکی بڕوە. داواکاری چیە؟ وڵای داواکاریمەوەیە ئەوەی کە لەسەر مێزی دەسەڵاتە ئەوەی لەسەر کورسی دەسەڵاتە بەڕاستی چاو لەو ڕۆڵەی هەژارانە بکا کە هەر هەمویان بە گیرفانی خاڵی بەسکی خاڵی سنگی خۆیان ناوە بە سنگەری خەبات و تێکۆشان و بەرگری لە وڵاتدا ئەوانیش بەڕاستی بەزەیان بەو ماندووبوونەی ئەوان نابێتەوە و ئەو تەبایەی کە هەیەیانە بیخەنەلاوە و ئەو ناگوزرانیان بڵێن خراپی گوزەرانی خەڵکە چاککەن و بە تەبایی ناو ماڵی خەڵکی هەمووی ئەوەدان بێتەوە خەڵکیش ئاسو دەبێت ئینشاءڵڵا. ئەگەر لایەنەکان ڕێ نەکەوتن تەبا نەبوون یەکڕیز نەبوون پێ دوایە ژیانی خەڵک بەرەو خراپتر بڕوا. ئەو برادەرە کە ئێستا پێکەوتنوتی ساڵ بە ساڵ خۆزگەمان بەپار ئێمە ژەڵێن ساڵ بە ساڵ خۆزگەمان بەپار ئەگەر بەما قارە بڕە. داواکاری چییە؟ داواکاریمەوەی ژیانی خەڵک خۆشکن خەڵک نەهامەتیە ناڕەحەتی ڕووی کردوێتە مەرێمی کوردستان ئومێدمان وایە لایەنەکان ڕێکەون لەبەرەوەی بەرژەوەندی کۆمەڵێ بەرژەوەندی وەلانێ بەرژەوەندی خەڵکیان لە بەرچاو بێ. والله وبالله وطلاق بانتول قاطع قولت فرصت مؤمن على كان والله وبالله وطلاق غزب بارع دو كسك يا وايك هو حق دو كسب سير يا وايك والله وبالله وطلاق ساعاتي جسم فرشتم والله وبالله وطلاق انه تنفرشت مؤمن على كان محتاج واحتاج خوم نقصان من عالم نقصان جن نقصان حيج من مال روخاو هاوڵاتیانی ناحیەی خوڕماڵ پەیامەکانیان بەو جۆرە بوو بۆ بەرنامەی پەیامی تۆ کە بەڵێ هێزەکانی پێشمەرگە لە بەرەکانی جەنگ دەست لە ناو دەست پشتیوان بەخوا تێدەکۆشن لە پێناو سربەخۆیی هەرێمی کوردستان و پاراستنی خاکی پیرۆزی هەرێمی کوردستان و سەر و ماڵی هاوڵاتیان بەبێ جیازی دەنگ و ڕەنگەکان. هاوڵاتیان پێیان وایە ئەمە پەیامێکی زۆر جوانە لە پێشمەرگەوە بۆ لایەنە سیاسیەکان تاکو تەبایی نێوان هێزەکانی پێشمەرگە بگوازرێتەوە بۆ تەبایی نێوان لایەنە سیاسیەکان و لەسەر مێزی گفتوگۆ دانیشن و پێکەوە ڕێک بکەون بەرژەوەندە تایبەتیەکانی خۆیان وەلا بنێن و بەرژەوەندەی گشتی هاوڵاتیان لە بەرچاو بگرن بۆ ئەوەی هاوڵاتیان چیتر ژیانیان لەمە خراپتر نەبێت و
بەرەو نەهامەتی نەڕوات چونکە بە قەولی هاوڵاتیان دەڵێن ناتەبایی لایەنە سیاسیەکانە کە خەڵکی هەرێمی کوردستانی بەم دۆخەی ئێستا گەیاندووە و خەڵک بێکار و بێپارە و بێبژێویە لەگەڵ ئەوەشدا ئەگەر هاتوو لایەنە سیاسیەکان ڕێکەوتن بە دڵنیاییەوە دەتوانرێت ژیانی خەڵک باشتر بکرێت و بگەڕێتەوە دۆخی جاران بۆیە پەیامەکانی هاوڵاتیان بەو جۆرەیە داوا دەکەن لەلایەنە سیاسیەکان کە چیتر ململانێ حیزبیەکان و ململانێ تایبەتیەکانیان لە یەکتریان دوور نەخاتەوە بەڵکو لە پێناو بەرژەوەندی هاوڵاتیان و لە پێناو سەرخستنی هەرێمی کوردستان و بەرەو سربەخۆیی هەرێمی کوردستان تەبابن پێکەوە ڕێک بکەون ئەم ئەو بە بچووک نەزانێ و ئەو خۆی بە گەورە نەزانێ و ئەو خۆی بە کوێخان نەزانێ و ئەم ئەو بە خزمەتکار نەزانێت ئەمە پەیامەکانی هاوڵاتیانە هیوادارین لایەنە سیاسیەکان ڕێک بکەون هیوادارین لایەنە سیاسیەکان چاو لە هێزەکانی پێشمەرگە بکەن شەرم بیانگرێت لەبەر خاتری پێشمەرگەکان کە چەندین شەهیدمانەیە لەبەر خاتری جەرگە سوتاوەکانی دایکانی پێشمەرگەکان لەبەر خاتری مناڵەهەتی و بێباوکەکان ڕێک بکەون ناکۆکیەکانیان وەلا بنێن و پێکەوە تەبابن و خەڵکی هەرێمی کوردستان لە نەهامەتی ڕزگار بکەن ئەمە پەیامەکانی هاوڵاتیانی ناحەی خورماڵ بوو کە بۆ ئێوەی ئازیز و خۆشەویستمان گواستەوە ئێمەش لەگەڵ شۆفێرەکەم و لەگەڵ کامێرەمانە بەڕێزەکەمە کۆتایی بە بەرنامەکە دێنین و بەرەو سلێمانی دەکەوینەوە ڕێ تا پەیامێکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت